پیغمبر علیه الصلاة والسلام دینا و درمیان بجه نهشتو لدوای خویان ای چیان بجه هشتو علم زانست فمن أخذ به أخذ بحظ وافر هەچ کەس دەست بەرێ بۆ علم و شتێکی لێ دەستگیر بێ پشکێکی زۆر باشی بەرکەوت میراتگری پێغەمبەرە صلی الله عليه وسلم یعنی تۆ بیرکەنەوە هەر چۆن باوکێک ئەمرێت و میراتەکەی خۆی بەجێڵێ بۆ مناڵەکانی کە ئەنەما پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم میراتی زانست و حملی ئەمانەتی دین و ئەمانەی هەموو بەجێهێشتووە بۆ کێ بۆ عولەما بۆ ئەم پیاوە گەورانەی کە لە دینە یێن و خزمەتەکەن بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەبێت جهدێکی جەبار کا بۆ وەرگرتنی علم بۆی خوا لەو ئاستە حسابی کە بۆی لە ناو چینە عولەمایە حساب کرێ طبعا علم وەکو شتی تر نییە تەسەوەرکەن هەرچی ئەخوێنی اینجا خۆت بە نەدان و نەزانەزانی حتا ئەخوێنی زیاتر اینجا تێ ئەگەی کە هیچ نازانی دەریایەکی زۆر گەورە ئەگەر زۆر علمت پێبوو لەوە چ لوێچی ئاوت خوارد بێتەوە مستی ئاو خوارد بێتەوە ئەم دەریا گەورە و پان و بەرینە پێویستی بەچی هەیە پێویستی بەوە هەیە کە ئینسانێک خۆی فێری مەلەیەکی زۆر باش کە لەناو ئەم دەریای مەلەک بۆی ئینسان چەند ئەڕوا حتا بێنە بەحرێکی زۆر قوڵ مەلەوانێکی زۆر باش کە بەسەری ئەڕوا هێشتا چەندێکی ماوە لە ناو قوڵای ئەم بەحرە تێبگە ئێمەش بیزەبت لە ئەمڕۆیە هەر هەمووان لە ئاستی علمە لە ئاستێکی زۆر بچووکەین بەڵام ئەبێ جهدکەین ئەبێ هەوڵ بین محاولاتکەین لەعەلە لە ڕیزی ئەم پیاوە گەورانە حساب کرێن یعنی تۆ بێتە و جێگەداری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیتە واریسی ئەو ئیرز لەوە وەرگری چەند گەورەیە و چەند شوورەیە کە ئەگەر ئینسان خوا علمی پێ عەتاکە و بەگوێ علمەکە نەکات و گوێ نەدات